مەدانیان بابەتێکە و بیستنی لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بابەتێکی دیکێ بۆیە ئێمە ناو بەناو تیمەکانی بەخشین لە ڕێگەی تیمەکانی بەخشینەوە سەرکردایەتیمان و پەرلەمانتارانمان ڕوەکەینەوە شوێنێ بۆ ئەوی حەزم و قەبارەی ئەو کارەساتە بزانین چونکە ئەم کارەساتە بە قەرەبووکردنەوەی مەڵبەندی ئێمە کە هێزێکی سیاسین کە ئیمکاناتمان مەحدودە ناتوانین فریای هەمووی ناکەوین و ئەگەر فریاش بکەین بە شێوەیەکی کەم بۆیە داواکەین لە تەواوی خێرخوازان و ئەوانەی کەوا لە ئیمکاناتیانە هەیە لە ڕێگەی ئەو دەستە ئەمینەوە کە بەخشینە بتوان هاوکاریەکانیان بگەنە خانەوادەکانی چەمچەماڵ کە ئێستا حالیان ئێمە لە تەکەین چونکە زەرزیانەکان چەمچەماڵی گرتوتەوە تەکەی کردوتەوە شۆڕشی گرتوتەوە هەموو ئەو ناوچە و لادیانەی گرتوتەوە بۆیە داواکارین کەوا خێرخوازان بە فریای لێ قۆماوان بکەون بە فریایی ئەو خەڵکە کە هیچی بۆ دەرنەچوویانی داژیار و کەسابەتی لە دەستداوە ئەوە مەسەلەیەکێکە لەو قوربانیانەی تەنها ئەو سایارەیان هەبووە کار و کەسابەتیان بەو سایارە بووە تا سایارەکەیان عەدم بووە ماڵەکەیان عەدم بووە بۆیە ئێمە ئەوەی لە توانامانە هەبێ و کۆمەڵی دادگەری کەم تەرخەمی ناکەین ڕێکخراوی بەخشین ئەوەی لە توانایە هەبێ کەم تەرخەمی ناکە مەڵبەندی چەمچەماڵ و ئەنجومەنی تەکیەمان شەو ڕۆژیان خستووە سەر یەکەوە لە هاوکاری کەم تەرخەمیان نەکردووە لە تەواوی شوێنەکان ئەو ئۆرگانانەی ئێمە هەمانە لە کەلار هاوکاریان ناردووە لە سلێمانی نردوانە لە هەڵەبجە نردوانە لە ڕانیە و بتوێن و پشدەر نردوانە لە تەواوی سنوورەکانی هەرێمی کوردستان هاوکاریان نردووە بۆ ئەو خەڵکەی کە لە چەمچەماڵ و تەکیە و شۆڕشن تەوان لە مادەی دوی موازنەی 2025 بڕی 500 ملیار تەرخان کراوە بۆ بودجەی تەوارێ ئەو بودجەی تەواریە بۆ کارەساتەکانە لە عێراقا ڕووبدا لە ئێستادا لە چەمچەماڵ ڕوویداوە کەوا بودجە یەک مانگیمەوە بۆیە بە ئەرکی خۆمی ئەزانم و لەگەڵ هاوڕێکانمان کە لە دوای دەست بەکاربوون و لە دوای سوێن خواردن بە دوواداچوون بکەین بۆ ئەو 500 ملیارە کەوا بڕێکی باشی سەرف کرێ بۆ چەمچەماڵ و ئەو ناوچانە حەمد و سەنا بۆ خوای گەورە یەکەم جار کە مناڵەکانم سەلامەتن دووەم جاریش سیارەکەمان ڕۆی ئێوە خۆش بن غەسالەکەم ئاو کەوتووە بانی جێوبانم ئاو هاتە ژوورەوە ئیتر بەچینە و دوکانم ئەویش ڕۆی بەس ئەوەنەی هەبوو مناڵ سەلامەت بوو ئەلحەمدولیلا ماڵی خەڵک ئاوا بێ هاوکاریان بۆیە ناوین ئەو زۆر مەمنونیانین بەخوا دەن کە برنج لە ماڵیان نەما بوو هەمووی ئەوە لافا و قڕاو بوو دەستگای بەخشین کەمپینێکی ڕاگەیان و بۆ هاوکاری ئەم کەسانی کە زەرمون چی دێ بۆ دەستگاکە دەستخۆشیان یەکەم مەمنونیانم خوای گەورە ئەجر و پاداشتیان داتەوە بەس یعنی بەس بە ئینسانی بە هیممەتە کرێ ئینسانی بە هیممەت ئەتوانێ ئەوانەکە خەڵک کە لە ماڵەوەی پێڵاوەکەی تەڕەبێ لە ماڵ و مناڵی تووڕە ئەبێ کە ئێستاکینە ئێمە هەموو ئاوین هەر قوڕی ماڵیان ئاوا بێ ماڵیان سەلامەت بن یا ڕەبی خوا لە بەڵا لایەندا. بسم الله الرحمن الرحیم. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین و نووسینگەکانەوە بانگەوازێک بۆ خەڵکی کوردستان بۆ خێرومەندان تەنانە بۆ دەری کوردستانی ڕاگەیەنین کەمپینێکمان ڕاگەیاندووە بۆ حوزەی چەمچەماڵ بۆ ئەو کارەساتە گەورەیەوە بە سەرتەکی کاکەمان نەحەی شۆڕش و چەمچەماڵدا هاتووە بەڕاستی ئەمڕۆ براکانتان لە حوزەی چەمچەماڵ خەفەتبارن زیان لێکەوتون ماڵ و حاڵیان لالیان لێ تێکچووە بۆیە خەڵکی کوردستان هیممەت بکەن ئەمڕۆ ڕۆژی مەردا ڕۆژی خێرومەندانە هەموو ڕۆژی خێر ناتە قاپیەکەت بەڕاستی ئەو ڕۆ خێر هاتوتە قاپیەکەت دێتەوەی ببەخشی ببەخشە چکە ماڵ ببەخشین کەم ناکە ئەگەرەتەوەی ماڵەکەت بەرەکەتی تەکەوێ ببەخشە بۆیە ئێمە نووسینگەکانمان ڕاست پاردووە کەمپینمان ڕاگەیاندووە خێرێکت هەیە سەدەقەیەکت هەیە بیگەنە دەستی براکانمان لە نووسینگەکان بۆ ئێمە بیگەنە دەستی لە قەوماوی چەمچەماڵ و ئێمەش وەکو نووسینگەکانی نەحەی تەکیەی کاکەمان و نەحەی شۆڕش و چەمچەماڵ ماڵ بە ماڵ گەڕاوین داتای وردمان وەرگرتووە ئەزانین چێ زیان لێکەوتووە بەڕاستی هەر ماڵێک کارەساتێکە هەر ماڵێک تراژیدیایەکە هەر ماڵێک یعنیەوەی کە لە ڕاگەانەکانەوە ئەیبینی یەشتا کەمە ئێمە خۆمان لە ناو وەزعەکەم دەزانین چ کارەساتێک بەسەر خەڵکی ئەم سنوورەدا هاتووە خوای گەورە ئیشەڵڵا لە شەیدەکان خۆشە بێت خوای گەورە قەرەبووشان بۆ کاتەوە بەڵام بە هیممەت و هەوڵی هەموو لایەکمان بتوانین فرێ خەڵکی لێ قەومەوە ئەم دەبەرە بکەوین دەستان خۆش بێ خوای گەورە پاداشتان باتەوە.